صوت لەبێت بینەرانی کورسات نیوز مناوەڕەتۆ فیخم لە ئەڵلقەی ئەم شەوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتینەوە قساکەین لەسەر ئەو ڕەوشەی کە ئێستا لە سووریا دەگوزەرێ ڕۆژ بە ڕۆژ یعنی پێشهاتی تازە دێتە ناو جوڵە و ئەو ڕەوشە کتوپڕی کە لە سووریادا ڕوویداوە یعنی ئێستا زۆربەی وڵاتانی یاریێمایەتی عێراق، ئێران، تورکیا بە تەواوەتی جوڵە و هەمانگی و پەیوەندی بەردەوامیان هەیە لەسەر ڕەوشی سووریا هەمویان هاوڕان تەنانەت بە ئەمریکا و هەندێک لایەنی دیکەشەوە کە پێویستە و دۆخە هێور بکرێتەوە. دۆخی سووریا لە بەرژەوەندی کێیە کە بەم شێوازەی ئێستا لە هەڵکشاندا بێ ئەو ناوچانەی کە تاوەکو ئێستا لەلایەن جەبهەت تەحریر الشام بەدەستیانەوەی و ئازادیان کردووە کە حەلەب و بەشێک لە حەمایە و شەڕیش لە حەما تا ئێستا بەردەوامە لە بەرژەوەندی چێ دوورخسەوەی ئێران لە هەندێک ناوچەی گرنگ کە ئێستا تەحریر الشام باڵادەستنتیایە ئێران بێدەنگەکە خود نەخێر چونکە هەندێ زانیاری و هەندێ هەواڵ و هەندێ لایەنی هەواڵگری هەیە ئاماژە بۆەوە دەن کە ئێران کەوتۆتە جوڵەب یەکێک لە فەرماندە باڵاکانی سوپای قودسی ناردۆتە سووریا بۆ شەڕ و ئامادەکاری و وەرگرتنەوەی ئەو ناوچانە لە بەری تەحریر الشام. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانی کە دەگوزەرێ و ئەو هاوکێشە سیاسی و سەربازی و جوگرافیانەی کە دێتە ئاراوە لە دوای ئەم ڕۆژە ئاڵۆزە بە میوانداری بەڕێز کاک هۆشمەند دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە. بەخێر کاک. زۆر سوپاس زۆر سوپاس. ڕۆژی سووریا هەمومان نەزانین ماوەیەکی زۆر ئارام بوو بەڵام لە کتوپڕدا یانەوە تا بەری تەحریر الشام کۆمەڵێک ناوچەی گرنگ و هەستیار کە ئەمانە بە ناوچەی نفوزی ئێرانی لە سووریادا دانرێت ئەخاتە ژێڕەکێفی خۆیەوە. ئەم جوڵە سەربازیانە پێمان ئەڵێن چی کاک هۆشمەند ینی سووریا بەرەو چۆ؟ زانە بەری هەموو دوێ خۆمان ئەزانە بن یعنی ئەم هێرشی ئێستاە ئەم گۆڕانکاریین تازە ئێستا لە سووریا بووە بحقیقەت هەموو ئەو دێ لە دوای ئەم گۆڕانکاریین گدرۆژلاتە ناوین بووە بگشتی بتایبەت توانم بڵێن پشتی شەڕی غەزە دوایی شەڕی ئیسرائیل و حزب الله یعنی دوایی خۆمانژی ئەزانن تهدیدێک و واعیدێکی واضحی ئەو کاتە ئیسرائیل هەبوو بۆ حەشدی شعبیژی هەر لە عێراق يعني ئەم هێرشانە بە ئەم ڕەنگە ئەم گۆڕانکاریە بە ئەم ڕەنگە بووە وا کرد طبعا شەڕی ئۆکرانیاژی هەر هەیە کاریگەری هەیە ئەم تشتا ئەم گۆڕانکاری و ئەم شەڕی سوودان ئۆکرانیا غەزە لبنان تهدیدی بۆ عێراق تورک ئەم تشتەکان هەموو چی کرد ڕووس وردە وردە ئەولەویەتی ڕووس بوچی شەری ئۆکرانیایە چونکە بتایبەت دوایی یعنی ئەمریکا بڕەنگێکی واضح و زەلال وتی یعنی چەکێ زۆر زۆر پێشکەوتی وتی تەسلیمی ئۆکرانیاکەم گتوانی بە تهدید بۆ عاسیمەی مۆسکۆ بخۆ بکردیش کۆمەڵێک چەشی پێشکەوتویایە و ئەویش بردومانی ڕووسیای پێ بتەمامی ئەوە خاڵی دووەم ئیرانژی وەزعی لە سووریا زۆر زۆر لاواز بوو و حزب اللهژی لاواز بوو چونکە هێرشی ئیسرائیل لەسەر حزب الله لبنان بێگومان وا کرد چ سەرکردی حزب الله هەنە لە سووریا بڕۆین بۆ باشووری لبنان چێ بڵێن یعنی کادرێ یا هێزێوی عسکەری سەرکردەی عسکەری بەهێزگل سووریا هەبوو ئیدارەی شەڕی ناو سووریا دەکردن واژی کرد ئەو کەسە بڕۆین کۆ بڕۆین بۆ باشوور حقیقەتێکی دی هەیە بەس مەجای ئەوەژی بدەمێت بۆ تایبەت بناسن ینی وەزعی سووریا یعنی حەلەب بتایبەت ناو شاری حەلەب خۆمان توانین بڵێن تەواژدێکی سووری هەبوو ناو حەلەب تەواجدێکی هێزی عسکەری سووری ئەوەژی لاواز بقووەت نی بووە لە دەرەوی حەلەب لە ئەطرافی حەلەب لاویردۆری حەلەب لوێ قیاداتن حرسی سەوری بوون ئیرانی بوون میلیشیاتی حزب الله بوون نوجەبا بوون فاتمیین ئەفغانستان هەبوون کەواتە نفوزی ئێرانی بوو ئێرە ئەو منتیقەی دەرەوی حەلەبەوە بوو بحکمێ ئەم گۆڕانکاری گلسەر
لبنان بو لسر إيران بو أم تهديدات واكرد نفوذي إيران نفوذي حزب الله نفوذي أم بلين هيزن تشكداري يعني توان الناويان بكن دستي إيران لناو تشكا لور لاواز ببن أو كاتدا بتايبت بتصوري خوم هل البرجواندي أمريكا بو هل البرجواندي إسرائيل بو قتواني بن بتمامي ده أم وضعي قوالا واز بو وشون حماس بتواوي حزب الله بتواوي شون توانبن بتواوي إيجاد دستي إيران لناو سوريا جيببن ليرة رولكي تركياي بتمامي هات ويك صفة يك خاصية أردوغان جهة زانت شون جار فرصة بي يعني نيتشيركي بقوة بو صيادكي باشا بو زانب تشون فرصة كان قازان يعني من نيتشيري شي باش هو توركيا براسي شون يعني أماجي باشا قل سر وسن شبكو قرينج أبينم حزكم بوسيس يك ناماك واضح بو أردوغان يعني جبو إسرائيل هل بو أمريكا أجر إيران ودستين إيران لسوريا بو خطره خوم توانم يعني بيويس ناكا إسرائيل هيرشكا وبيويس ناكا أمريكا جي هيرشكا خوم توانم أو بياوبم قبو خوتان دستي إيران لاواز بكم هيزي إيران دهندري سوريا لاواز بكم وبدستي خومنا بدستي أم هيزين تندروي البردستي خوم بكار أما يعني تركيا بو برجوندي خوي بكاري يعني لبنا أو كتشكر للرابردو دا إسرائيل براسي هرشي لتركيا شو يعني أما يتيو ناماك دي جرينجي هي البيري منروي باستعمان gibi هر ترامب يعني خوي تولي منصبي خو أكابا سروشي أواجب تواوي أردوغان حزك بو ترامب لي خوم بتشون تركيا جاران بياوي أمريكا بول ناوتشكا استاجي خوم هر نفسي أو بياوم يعني توانم بليم قاغزي اعتمادي خوي تقديم أكد ديارية كبو أمريكا وإسرائيل ولا برامبر دا اعتمادو يعني شون لي هاو بيمانتين يوان تركيا تاڕادەیەک ئیسرائیل و ئەمریکا نوێ بکرێتەوە یەک ئەوەیەتی و بۆ بڵێ خۆم هەم خۆم ماوم خۆدیڕۆلم لە ڕۆژهڵاتە ناوین خۆدیڕۆلم لە سووریا خۆدیڕۆلم لە مەنتیقەکە خاڵی دیگرنگ ئەمەش هەموو تشتی گرنگترە رووسیا تەدەخل کرد تێکەلیەکان پەیوەندی لەناو تورکیا و سووریا هەر بەشار موافق نەبوو چەند هەوڵدانی تەطبیع کرد تورکیەکان هەر فایدە نەبوو هەر بەشار و تیجاری یەکەم دەوێ ئارتێشا تورک ji خاکا سووری بڕۆی دەرەوە دوایی دانیشن و قسەکەن بەڵام ئێستا چی کرد بۆ ڕژێمی سووری ئەڵێ ئەردۆغان ئەلەی تشتێ بشێوازی ڕێگای دۆبلۆماسی ڕێگای سیاسی نەبوو فەرمەوە خۆم بقووەت ئەکەم خۆم مێزەکە هەموو فڕێ ئەدەم لەسەرەوە عەرزە ئەو کاتە مەرجەکانی خۆش مەسەپێنم ئەو مەرجەکانی خۆمژی ئەسەپێنم و ئاما ینی دتەفاوز حالێ دیبلۆماسی چەند و سەر عرض بڕوا و توخوا بکە واقعێک لەسەر عەرز ئەو کات و بقووەترە خۆیژی ئێستا خۆ ئامادەیەکە چ تەفاوزەکی تا وەختی ترامپێ لەسەر مەلەفێ سووری سەر کرێزا سووری ببە بێگومان وێ تورکیا ئەو کات لاعبەکی کاریگەری بقووەتی بەهێز بد مەلەفێ سووریدا باشە کەواتە باسی خاڵێکی زۆر گرنگگر بە تایبەتی لەسەر بابەتی ینی کەمبوونەوەی هەژمون و نفوزی ئێران بە تایبەتی لە حەلەب تا چەند ینی جەنابەت کاگۆشمەند وە سیاسیەکان و چاودێرانی دۆخی سیاسی سووریا ئەم جوڵێ بە تەکتیکیشی ئیسرائیل ئەمریکا بینن لە بەرامبەر ئێرانە بۆ چکە هات لە غەزە ینی غەزەی وێران کرد و سەرکردەکانی سەربازی و سیاسی ینی حەماسی لەناو برد دواتر هاتە باشووری لوبنان ینی لە ڕووی سەربازی و لە ڕووی سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئەوانیشی لاواز کرد ناچاری کرد ئێران هێزی بخاتە لوبنان و بە چۆنەڵی بەهانای حیزب اللهەوە بێت کەواتە تەکتیکیشی ئەمریکی ئیسرائیلی بۆ کەمکردنەوە و دوورخستنەوەی نفوزی ئێرانی لە سووریایە ئەم هەدەفە بۆ سووریا هێندە گرنگە بەلای ئیسرائیلەوە بۆی کە مەمەڕێکی ئارام بێ بۆی یاخود هۆکاری دیکە چیکە هەیە لە پشتەمەوە چەند نفوزی ئێران ینی کاتی خۆمان بەحسی قسەی سەر حەماسەکەن قسەی سەر حزب اللهکەن قسە سەر حوسیەکانەکەن قسە سەر حەشد بکەن قسە سەر میلیشیاتی شیعە لەناو سووریا بکەن حقیقەت ئیران
يعني سياستي خو دروجلاتي ناوينده سياستي خو برانبري اسرائيل سياستي خو برانبري امريكا حتى خودي باندور بو تاثير بدروجلاتي ناوينده دريغاي ام دستي خو اكا ام دستي ايران ام دستي جهزي السرعر دستي ايران لسوريا بالتايبات وضعك تايبت هي بون يعني هي كم ميليشيات ايراني دندري سوري ده ترسكي زور هبو اگر او ميليشياتانه بروين بر آلي باشوري سوريا اگر روشتن با آلي باشوري سوريا ده يعني خومان او كات اگين كو اگين ناوچي ناوي القنيترايا بارزگاك ناوي قنيترا دواي او يكسر دي جولان يعني عمليا ليرة أبا تهديدك بو شي تهديدك بو إسرائيل حدود إسرائيل دوام وحدة الساحات يقبر دوام حياة حسن نصر الله جي بحسي وحدة يقبوني ساحات أكيد إيران جي بحسي محوري مقاومة ويقبوني ساحات أو يقبوني ساحات نابة أجر إيران دهندري سوري بقوة نابة بو چمكو ربطي إيران يكسر ريقاكي إيران عراق سوريا باشوري لبنان وبروي تا يمن وافغانستان مد الشيعيكه بالضبط او هلالي شيعي ناوي بلين طريقي حرير غرب اسرائيل امريكا اقاداري ام ريغان بردوام جي شر ام ريغا اكن ريغان نادن جاران ريغاي خويان لسرعي شكر مثلثك حدودي بو العراق دنا العراق سوريا اردن بو منطقاك ناوي استا التنف او تنف تواجدك امريكي بريطاني عسكري او منطقه هي بعد امريكا واحد بو قطعي بك الريقاي سركي ناو بغداد دمشق قطع كراول ام تنف ريقان نادا او ريقا كهبه چونكو اگر او ريقا بمينا يعني او بروجي ايران ناوي اكا هلالي شيعي سركوتو بجي ابا يكسر ليره بديل لاي خويان شيه بديلكي منطقي بو كمال وميادين لديرازور او بو كمال وميادين لديرازور نيزي هر نيزيكي حدودي سينوري كويا سينوري عراق وتركيا كي تواني امرو لبك استابو بو بالتمامي ام هلالي شيعي لنا وسوريا جي ببا دوي ميليشيات ايراني السرد عرز هبا عيش بك بو وهبوني هر بقوتك مبدئي يكبوني ساحات وخويان الين يعني مبدئي ساحات شيء يعني يكشر لولاتك ابي يكشر الاولات يكسر ابا كانه يكشر الهمو ولاتي دي لهمو ولاتك اما معنى كاودي استا قلت شر اسرائيل قال حزب الله يعني نريقاك ندور ريقانه سي ريقانه شوار ريقات لناو سوريا تابا شوري لبنان هبو تشكر روي سلاح روي صاروخ روي همو تشكر كواتا ام هدفيك اسرائيل هيبو بتايبتي للاواز كردني ايران لمنطقه كا بتايبتي لسوريا كواتا جناب داماجي بوكي ام شوين استراتيجي وغرنغانه هي اگر ايران بگشتایت اوي بطاوتي چون لي لقلبي اسرائيل ونزيك بو إسرائيل تواني هدفي خوي بيشيت ياخد للريقي بكري جيراوكاني توركيا وتوانيان أما أم تشوارشيوي كإيران دروسي كردبو يا أم ريقاي كإيران دروسي كردبو فشل بيبينن زانا قلت برأي خوم من وقت رأي خو عدم ليرة باش زور زحمة تواني بن هبوني إيران لسوريا لايبن بو وقت شون استا توانبن بلين هبوني حزب الله جي لبنان لايبن اوجي ناتوانن هبوني حزب الله لبنان لايبن كوتاي بيناي چمكو 40 سال ايران لسوريا يكم دوم حاضناكي جوري ايران لهندري سوريا هي تازه ايران كتيه ناو نسيجي سوريا او 40 سال رجي داكتيو تواو دوم يعني منطقه سيده زينب ودهشوني دي هي تازه خلقی ایران لور چون بوه تکلی زورتر بوه علاقاتی زورتر بوه يعني خلقی ایران هي بجنكي مثلا زواج القل شيعي سوري كردوه من بحثي 40 سال لكن 40 سال كم زمنك دريجه اما كاتي من عليهم يعني واب قوتي كتو ناب نسيجي سوري من يعني تماما نزانم تشالم بو علم توانن ايران لسر استين عسكري لاواز بكن بس حاضني ايران
بأي حاضني بو إيران بو فكري إيران بو ولاية فقيه إيران بلا بليم ناتوانن بأو هساني اللايبن يعني ليرة شيء بتصوري من شون وقت شر استا إسرائيل بو حزب الله كردي ويستي تاتوان به يعني قدرات حزب الله عسكري هبوني حزب الله عسكري كم بك تا 10 15 سالي دي لاواز نتوانن بگەنەوە ئاستی ئێستایان ئێستا لە سووریاژی تشکی قوت هەیە يعني ئەم تصریحاتی دواوە ئێستا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی عێراقداوە محەممەد شیعی سوودانی سەرۆک وەزیران خۆی زانە بۆچی ئەو قسەڵێ نەگوو بە یعنی خۆی بەحسی ئەرهاب ئەکە تەواو ئوردنجی زۆر بترسەج ئەم حرەکەی ئێستا لە حەلەب ئەبە عێراق ترسی داعشی هەیە کە زیندوو بێتەوە هەندێک ناوچەی عێراق نەبەس ئەوە عێراق بترسە ئوردنجی سەر حدودی سووریایە وەزیری خارجی ئوردن سەفەدیژی ئەڵێ خۆمان بترسن و ئەم تشتی ئێستا سووریا ئەبە زۆر خەتەرە لایمە وەزیری خارجی ئوردنجی ئەڵێ عێراق ڕاستە مەسەلەی داعش هەیە مەسەلەی ئێرهاب هەیە بەڵام عێراق ئیران حزب الله هێزندی چ لای وا ئێستا یعنی چ لای وا دروست بووە جوولانی هەیە تەحریرە شام هێزن عسکەریە گەلگەل تورکیایە سوڵتان موراد و نازانم چی و عەمشات ئەلمم زۆرن هەموو خودی تەتەڕوفێکی فکری ئیسلامی ڕادیکارین یعنی جەبهەتن هەیە تەحریرە شام لای ئەمریکا ڕێکخراوەکی تیرۆرە ئرهابە ئەم هێزەکانی ئێستا لەگەلوا تەمسیلی چیەکەن تەمسیلی یعنی هێزێکی بەلا بڵێم ئیسلامێکی سیاسی ڕادیکاری متەتەڕفە ترسی لێرە یعنی عێراقشی جێ بترسە ئوردنجی جێ بترسە بەڵام عێراق بتایبەت ئیران بتایبەت باشوور لبنان بتایبەت یەمەن بتایبەت بوو چونکە خودی فکرێکی شیعین خودی فکرێکی شیعینە ئێستا لای عێراق لای ئێران وا دیارەکەوە کە ئەنو هێرشێکی ئیسلامی سیاسی هەیە تایبەت یعنی ئیتیجاهی بئالی شیعەکانە بۆوە ئەم ئێوارە کاتی سوودانی وتی نەبەس پاراستنی ئەمنی عێراقەکەن بەڵێ وتی پاراستنی ئەمنی عێراق و سووریاکەن پێکەوە قسەی وتی چکە ئەمە لە چوارچێوەی ئەو کۆبوونەوەیە هاتووە کە چوارچێوەی هەمانگی شیعەکان ینی سەبارەت بە ڕەوشی سووریا و ئەو گۆڕانکاری خێرانی کە ڕووەدا لەو ناوچەوە ئەو مەترسیانەشی کە ینی لەسەر سووریا و لەسەر عێراق نایشارنەوە ئەوان کۆبوونەوەشی گرنگیان کردبوو و سۆدانیش لە چوارچێوەی ئەو کۆبوونەوەیەوە ئەم بڕیارانەی داوە چکە نایشارنەوە لە ئێمە گەر ینی چیمان پێ بکرێت بۆ هاوکاریکردنی سووریا لە ڕووی سەربازیوەڵی ئامادەین و ئەگەر جەنگەکەش فراوان بێت یعنی ئەمە پیان وایە هێز داخڵەکەن و دەیانەوێت ئەو ناوچانی کە شیعیە و هەندێک ینی پیرۆزی ئاینی شیعەکانی لێیە ئەمان بۆ بیانەوە دەیانێت بچەند ناوە بیپارێزن و بە دووریشی ناگرن دەڵێ پێدەچێت ئەم ئاگرە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستیش بگرێتەوە کەواتە مەترسیەکەی عێراق لە شوێنی خۆیەتی و ئەگەر بگاتەوە ئاستەی کە وەزعی سووریا بەو شێوە بتەقێتەوە هێزە جوڵێنێت بەرەو سووریا ئەتوانێت ئیران ئەم ئێوارە بڕەنگێکی وەزیری خارجی بوو بڕەنگێکی ینی وازح قسە کرد وتی خۆمان ئامادەنە هێزن ئیران بنێرن بۆ سووری ئەگەر حکوومەتی سووریا بڵێ پێویستمان پێ عێراقژی لێرە محەممەد شیع سوودانیجی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆیژی دێ ئەم قسانە ئەڵێ یعنی بڕەنگێکی وازح ئیران واز لە ئەو منتیقەی ناوچەی سووریا ناینە تێئەگێ کە هێرش لەسەر ناوچەی هەبوونی ئیران لە سووریا و عێراق و باشووری لبنان و یەمەن ببە ئیران چاک ئەزانە دوایی دۆری ئیرانە ینی سەرای خۆی دێ ئیران مخەتەتی منتیقەکە بڕەنگێکی زەلال تێئەگێ چییە بەڵام بۆ مە بۆ سووری وەز سووری چوو چپ سەری دێ ئێستا سووری عملیەن من بخۆ زۆر گەشببین نیم دەبێت چاوەڕوان بکەن تا بیستی مانگی ترامپ بێ ینی دەست بکاری خۆ ببە ئەو کات دەبێت تەمامی تێبگەن تەوەجوهاتی ترامپ بەرامبەری ئیران چییە تەوەجوهاتی ترامپ بەرامبەری ئەردۆغان و سیاسەتی بەرامبەری ئەردۆغان چییە
ام كاري اردوغان استا كردي لحلب تا استا شرعك بردوام تا حما برامبري او داواي تشيك داواي باكور روجلاتي سوريا دكي وخسري اكا ومنطقي ارامي بعمق سيهو بين جسي حياه سيهو 5 كيلومتر ودواي او بنامبري قلاي تركيا يعني بين او منطقي امن استاجي يعني خالك هي اوجي جرينجا حلب استا دواي ترفعت ودواي الشهباء ام بيجومان مخططي تركيا قوا بروين تابقين من بج اجر جهشتن من بج بتمامي او كاتشيه بله شرقي فرات لايما ابا والروج اباي فرات ابا غربي فرات ابا شرقي فرات تا استا يعني منطقي قل دروي شرقي فرات وتشيبوا من بجو من بج استاب او طريقه من بجي داخلي او من شرقي فرات ابا يعني داخل بو من بج او كاتشيه تششوني تركيا داقر كربو لنا سوريا عزاز جرابلس عفرين ادلب تر رفعت شهبات شو منطقه هي دار العزه مارع اماناهم سراقب ادلب اماناهم مو ابن يك برجه باش او كاتب ربط ابا بيكوا وليره خالك بس بول بير من او منطقه كب تمامي زاني اباچه ابن نرايتيك يعني متواني مواسيري بكم ابن نرايتيك تمثيلك اقليمك سني اسلامي وادي عرب البرجه وادي عرب كواتعني هر او مخططيك لنخشي روشلاتی ناوەڕاستی نوێدایە وەڕاستی کە وادانراوە سووریا سێ هەرێم بێت هەرێمێکی عەلەوی شیعی هەرێمێکی سونی هەرێمێکی کوردی با بێنە سەر کورد بە تایبەتی بابەتی ینی هەسەدە و ئەو جوڵانەی ینی هێزەکانی سووریای دیموکرات کە ئەیکا بە تایبەتی هەندێک ناوچە و هەندێک گوندیان لە دێرە زوور ئازاد کردبوو نازەم ژمارە 6 یا 7 گوندە بەڵام قسەیەک هەیە ئەم قسەیە بزانم جەنابێت تا چەند هاوڕای لەگەڵیان و متفقی لەسەری لە ماوەکانی ڕابردوودا تۆ جەناب باسی ئەلبوکەمالت کرد کە مەیشێکە لەو ناوچە سیارانەی کە ئەمریکا دەیەوێت قەتعیکا بۆ ئێران نەتوانێت و عێراقیش نەتوانێت لێوە هێز و یارمەتی و چەک بگەێنێتە سووریا و بۆ لێشەوە حیزبوڵڵا. ئەمریکا لە ماوەکانی ڕابردوودا هەندێک زانیاری هەیە کە یارمەتی هەسەدەی دابێت ئەم لە داهاتوودا بتوانێت ئەو ناوچانە بە تایبەتی ئەلبوکەمال و هەندێک ناوچەی گرنگی استراتیژی بپارێزێت و قەتعی ئەو ڕێگەیە بکات لە ئێران لە بەرامبەردا ئەمریکا پشتیوانی بکە. وەکو دەوترێت تورکیا بەم چۆنەڵی نەخشە و تەکتیکەی زانیوە خۆی فریا کەوتووە و هاتۆ لە ڕێگەی تەحریر و شامەوە ئەم کاری بە ئەنجام گەیاندووە. تا چەند هاوڕای لەسەر ئەمە ئەگەر وابێ پێگەی هەسەدە و پێگەی کورد لە داهاتوودا لاوازە بێت لەمڕۆوە زانە ئەگەر من دیسە ئەو ڕایکی خۆ نەوەک مەسەدا دمێنی نەوەک نونەری مەجلیسی سووریا دیموکرا وەک کەسایەتی ئەدم قەنەعەتم وە زۆر باوەریم بە ڕئیسی ئەمریکای تازە نییە ینی ترامپ نییە چونکە خۆی بحەقیقەت پیاوەکی بازرگانیە ینی فکریژی فکرێکی بازرگانیە بەڵام ئەگەر خۆمان معتەیات و مؤشیراتی ئێستا لە ناوچەکە و بتایبەت تشتێکی ئێستا لە سووریا ئەبێ و چمکۆ خۆم ئەڵێم ترامپ پیاوەکی بازرگانە بحەقیقەت تشتن گەورە بەردەستی ئەردۆغان هەیە توانێ بدە ترامپ توانێت سەفقەی اقتصادی بکە توانێت سەفقەی عەسکەری بکە بیری مەنەڕۆی تورکیا هێزێکی گەورەی حلف ناتۆوە بیری مەنەڕۆی کەسی پاراستنی ناتۆژ حدودی ناتۆژ باشوورەکە تورکیایە زۆر ئەسراری تایبەتی چەک و ئەسلیحەی ناتۆ لە بەردەستی ئەردۆغانە لە بیری مەنەڕۆی قاعیدەی ئەنجەرلیکی تا ئێستا و ئەسراری ناو قاعیدەی ئەنجەرلیک لە بەردەستی تورکیای من حەزەکەم ینی معنی قسەیم و ئێستاژی دەستی تورکیاژی لە ڕۆژهەڵاتی ناوین ئەڕوا یعنی ئەڕۆی و کێشاک بۆ خۆ دروستەکە چ وڵاتی حەز بکە کێشاک دروستەکە ینی هیچ مشکلە لای نییە مەبەستم لەو قسانە چییە؟ بەڵێ ئەمریکا خۆمان هەموو متفقن نە جمعیاک خەیریە و نەسەر ئاساسێکی عاتیفە ینی سیاسەتی خۆەکە
بەرژەوەندی گەورەی لای ئەمریکا هەیە موجبی وا بەرژەوەندیەکانی شەکە ئەخۆ بەرژەوەندیشی لەگەڵ کورد و هەندێک ناوچە هەیە کە بەڕاستی ئەمریکا بە دوای نەوتەوەی بتەوا نەجا من حەزەکەم لێرە فەرم بۆ ئەو مقارنە بکەن ئەگەر مقارناک بکەن بەراب حەقیقەت سەر بوەستن بەرژەوەندی گەورەی ئەمریکا اقتصادی بێ سیاسی بێ عسکەری بێ جیۆسیاسی بێ لای مەیە یا لای تورکەکانە معقولەوە تۆڵی چیت ئەگە وەکو سیاسیەک بڕیاربی من بڵێم ئەیانە ئێستا بەر گرێسپی و سەرێکانیە ئیسبات کرد گلای کێبوو گۆڕانکاریە ئەردۆغان گد سیاسەتی خۆت بەرامبەری ئەمریکەکان و رووسیاکە ئەم گۆڕانکاریە گد سیاسەتی خۆ بەرامبەری ئەمریکا و رووسیاکە ئەوەژی واکە زۆر مغڕەیات لە بەردەستی هەنە یعنی لەگەر رووسیا چیە کرد لەگەر رووسیا خۆمان هەموو زانم منزومی سەواریخی S400 دکاتی خۆت ملیارێ دۆلارە بوو ئەو سەفقە بەرامبەری رووس کرد ملیاری دۆلارە بوو بۆ ڕێگاک بدە ئەو بەرامبەری کورد ڕێگاک توانێت بدە تورکیا سیناریۆ خۆ سیاسەتی خۆ بەرامبەری کورد بکە ئێستا غازی رووسیا گێ ji رووسیا دەرئەچە دوای شەڕی ئۆکرانیا داخلی تورکیا ئەبە لە تورکیا ئەڕۆی نەبەست ئەوروپا ئەڕۆی بۆ ئیسرائیل خەتەکەی ئەرۆ بۆ ئیسرائیل بۆ واژی وەزیری ئیسرائیلی وتی وتی شریانی گژیانی ئیسرائیل سەر تاقە درێگای تورکیا دەی بۆ مەدەین مەبەستم من وتی ڕووس هەر ئەمریکاژی واکەم بەرامبەری مغڕەیاتن اقتصادی سیاسی عسکەری گەورە بەردەستی تورکیا هەیە معادلە و مەوازینی هەرێمی و ناودەوڵەتی ئەگۆرە خۆ بەڵام خۆمان چیەکەن ئێستا لایمە چاوەڕوانی زەرفی نافخۆیی زەرفن هەرێمی زەرفن ناودەوڵەتیەکەن خۆمان ئێستا واقعک لایمە هەیە بڵێن ئەیانە واقعکی ئیداری پرۆژاک هەیە خۆسەریە پرۆژاکەی باکوور و ڕۆژهڵاتی سووریا هەر هێزێکی قەسەدەژی هەیە بەشەکەش تەحالوفی دووەلی دژی داعش ئەو خاڵە زۆر گرنگە بۆمە لایمە حقیقت ینی چون سەیری سیاسەتی ئەمریکا ینی ڕۆلی ئەمریکا لایمە چون سێریەکەن خۆمان ئەبینن هەبوونی ئەمریکا ئەم مەرحەلەدە هەبە وەک عاملێک عسکەری بۆ توانێت بە پاراستنی ئەم تەجریبە ئێستا باکوور و ڕۆژهڵاتی سووریا بکرد دووەم عاملێکی ینی استقرار بە عاملێکی سەلام بە باکوور و ڕۆژهڵاتی سووری هەروەها عاملێکی زەخت بە بەئالی ڕژێمی سووری بڕۆی بەئالی تەسویاک سیاسی بەڵام ئاخر ئێمە ینی سابقەمان لەگەڵ بڕیارەکانی ڕابردووی ترامپ و ئەمریکا و بەرژەوەندەکانی باڵای ینی ئەمریکا تورکیا رووسیا ئێران هەیە لە ینی سووریادا ئەم هەموو بەرژەوەندیە کە ئەوە بەریەکەکەوێت ینی بە تایبەتی ئەمە گەر قسەکەمان لەسەر کورد بێ کورد ئەتوانێت ئەوەنە بەرژەوەندەکانی خۆی باڵا بکە و بپارێزێ لەگەڵ بە تایبەتی دەوڵەتی شک و ئەمریکا یاخود دەگەڕ رووسیا چکەمە بینیمان لە ڕابردووە رووسیا پشتی لە کورد کرد ینی بە حەقەت هەندێک ناوچۆک و جەناب دامەژەت پێدا هەر ئەوەیە دەستی تورکیا ئێستا کورد زۆر جاریانی لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵاتانی هاوپەیمانەوە بە شەڕکەرێکی باش ینی وەسف دەکرێت و لە قەڵەمەدرێ باشە ئەوان بەس کوردیان بۆ شەڕی تیرۆر ویستووە یاخود نەخێر دەیانەوێ ئەم ناوچە ئارامە بێ یاخود ئەم هەرێمە پارێزراوە بێت کە نمونەیەشی دیموکراسی و فرەیی و جیاوازی و ئازادی ڕادەربڕین هەبێ بۆ هەموو سووریا بەرا خۆمان وڵۆ ڕەنگێکی وازحتر قسە بکەم باشترە تێکلیە خۆمان وەک ڕۆژاوای کوردستان لەگەڵ ئەمریکا دوایش و کاتی شەڕی کۆبانێ بوو کەی ئەمریکا هاتی سەرخەت هاتە سەرخەت شەڕی کۆبانێ بۆ داعش بوو بۆ شەڕی تیرۆر بوو بۆ شەڕی ئیرهاب بوو چونکو ئەو کاتە توانێت بڵێ خۆمان عملیە نونەرایەتی جیهانژی ئەکرد ئەو کاتە شەڕی داعشدا لەور تێکلید ناو ئەمریکا و ڕۆژاوای کوردستان بۆ شەڕی داعش بوو هەر ئێستاژی تێکلیە خۆمان لەگەڵ ئەمریکا ئەمریکەکان ژیاڵین تێکلی خۆمان لە ئەمریکا سەر ئاستێکی عسکەریە وازح ئەمە بەڵام دامێکی بۆ لەسەر ئاستێن بڵێن تعلیمی لەسەر ئاستێن خەدەمی لەسەر ئاستی استقراری ئەو ناوچە بمینە ناوچەیەکی ئارام بە داعش جارێکی دیژ ناتوانێت بەهێز و بە قووەت ببە ئەو بەردەوام هەر دیفاعی سەر ئەوە ئەکە
لێرە خۆمان وەک کورچ بۆمە پێویستە ئەڵێن هەبوونی ئەم ئەمریکا هەر بۆ خۆمان باشە عاملێکی باشترە پاراستنی خۆمانە یەک دووەم عاملێکی ji دەختەزی سەر ڕژێمی سووری بۆ هەنگاو بدە بەعالی عملیکی سیاسی هەنگاوەک بدە بەعالی تەسویەکی سیاسی نابە خۆمان بڵێن وەڵا لێرە احتیمادی مەی تەواوی سەر ئەمریکای بەرە زانێ سیاست من ji دوعاتی واقعیەی سیاسی من ئینسان واقعی بێت سیاست زۆر زۆر گرنگە بەرا مەسائلی عاطفی ئەمریکا وایە ئەمریکا وا سەیری کوردەکە ئەمریکا دەوڵەتێکی بۆ کورد دروستەکەەوە ئەم نە بازرگانیە ئەم دەوڵەت بە قسە و بە عاتیفە دروست نابە هەنگاوی ئەوێت بێ خۆمان زانێ بن پرسیاری یەکەم لە بەرژەوەندی ئەمریکا ئێستا دەوڵەتی کوردی دروست بەیاننا ئەگەر ینی ئەمریکا حەزەکە دەوڵەتێکی کوردی دروست ببێ فەرمو کاتی ریفراندۆم دروست بوو مووقفی ئەمریکا چی بوو؟ هێزەکان داخل بوون خۆم بەردەوام بەر من متابعە کرد هەر بەردەوام لێدوانی وەزارەتی خارجی ئەمریکی متابع و قەلق متابعەکن و خۆمان زۆر قەلقن و هیچی مووقفێکی توندی بەرامبەری بەغا هیچ شێوەی بەرامبەری بەغا نەدا و کاتە ئەمریکا گەل چییە؟ ڕۆژاوای کوردستان باشووری کوردستان ڕۆژهڵاتی کوردستان باکووری کوردستان پرسگرێکە کورد لە ئەم وڵاتانە هەموو چارەسەر ببێ لە کۆ لە چارچێوەی دەوڵەتی ئەو دەوڵەتانە ئەمەیە سیاسەتی ئەمەیە حقیقەت سیاسەتی ئەمریکا ئەمەیەتی خۆمان وەک ڕۆژئاوایی کوردستان ئەم حقیقەتە خۆمان نەزانین چاک ئەم حقیقەتە بۆوە مەهەوڵەکدا گتواری بن باڵانسێک ڕاگرن پەیوەندیەکی خۆمان لەگەل ئەمریکا و لەگەل هەر تورکیا هەر دەرگاژی مەکراوە هیچ بۆ ڕژێمی سووریا مەبدەئێکی استراتیجی بوو لای مەمەوتی خۆمان لەگەر حیوارن بەردەوام لەگەر تەفاوزن لەگەر ڕژێم دەرگای خۆمان کراوەیە هیچ شێوەی قوپات ناکەن خۆمان ئەزانن حقیقەت مافی کورد کۆتایی دەبێت سەر مێزێکی وا دانیشن لە دیمەشق شوونەکی دانیشەر دەبێت لە دیمەش دانیشن تەسبیتی مافی کوردە دەبێت دەستوری سووریادا لە شام تەسبیت ببە وەک چوون ئێستا خۆمان ئەڵێن مافی کورد لە باشووری کوردستان لە هەرێم تەسبیت کراوە لە بەغا بە پێی دەستور پێی دەستور هەر دەبێت سووری دەستور لە کووە دەستور نەل ئەمریکای نەر لۆندۆن نەل بریتانیا دەستور لە شامە نەل شوونێکی دیە ئەم حقیقاتانە خۆمان بە تەمامی ئەزانین چییە بەڵام ڤیتۆی تورکی هەیە گۆڕانکارین گەورە منتیقەکە بە بەرژەوەندیên هێزên ئیقلیمی بۆ بەرژەوەندیên ناکۆکیên وا بەرژەوەندیên وا لە ڕۆژهڵاتی ناوین بگشتی ئێستا ساحەی سووریا بووە بۆ تەسویاتی ئەو بەرژەوەندیە خۆیان شەڕیان ئەکەن تێدە ئەو شوونانە باشە ئەم ساحەی سووریا کە بۆتە یەکلایکردنەوەی ئەم بەرژەوەندیانە چکە بەڕاستی ئەنی ئەوتا لە قسەکانی جەنابیشتە و ینی ئێمە لە لێدوانی بەرپرسانی باڵای عێراق و ئێران و تورکیا و تەنانەت ڕووسیا و هەندێک جاریش ئەمریکا ینی ئەمانە هەموو بانگەوازیەوەکەن کە پێویستە ینی ئاگاداری ئارامی ڕەوشی سووریا بن و نەهێڵن تیرۆر جارێکی دیکە پەرەبسێنێتەوە و پریشکی ئەم شەڕە نەگاتە وڵاتانی دیکەی ناوچەکە پێ دوایە ئەم دۆخە زوو ینی چارەسەر دەبێت و پریشکی ناگاتە وڵاتانی دیکە یاخود نەخێر ئەمە ئیتر تەقینەوەی ئەم گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بەڕێوەیە زانب تەسەوری من بڕاستی تشتی 28 ئەم مانگە بوو لە سووریا ڕوودا زۆر زۆر گەورە بوو باڵێ بۆ 20 تا 30,000 چەکداری هەیئەت تەحریر الشام لەگەل جەبهەی شامیە و لەگەل ئەم هێزەکانی دی لەگەل تورکیانە چونکۆ دوو هێزەیە بۆ خۆمان ئاگادار بن هەیئەی تەحریر الشام هەبوو جەبهەت ئەشامیە ژیلگەل بوو ئەمە هيئة تحرير الشام بالضبط مصنفة إرهابية لا أمريكا وتركيا جي 10,011 وتو إرهابية ريسي تيرورا ريسي تيرورا بتشوف أم هذي دي هنا أمانة ناوي أكن يعني دناو دوكواني جورا أرتشي سوريا اجتماعية يعني أما عادي تركيا يعني تمويلي تركيا يعني بره تشكنان درمان هم تركيا تركيا وكاريانا هذي هريش كراوي استاسي 1000 تا 50,000 جي احتياط هي يعني أما 8,000
2000 تا 3000 درۆن لەگەڵوایە کەواتە هێزەکەیان گەورەیە بەڕاست هێزەکانی گەورەیە و سەربازی شۆمانیانی پێشکەوتنێکی گەورە لە چەکی لەگەڵوا هەیە بۆ وام تەسەوری من ئێستا تشتی لە سووریا ئەکرێ دامێکی پشتیوانیکی هەرێمی هەیە پشتیوانێکی ناودەولەتیژی هەیە بۆ ئەم هێزە چمکو ئەم من بەحسا 2000 درۆنەکەم هەموو کەس ناتوانێت درۆن بکار بینە واز بینە بۆ کڕینی کڕۆن درۆن بپەرە و بەکارێنانەکەی ئاسان نییە بکارێنانی ئاسان نییە تەدریبی بۆ ئەوێ دەوێ کەسن پۆسپۆر دوباتن گەورە هەبن تا فێرکن چوون بکار بێ یعنی هێزەکی هەرێمی و هێزەکی ناودەولەتی هەیە تا ئەم هێزن گەهێریشی سەر حەلە بەکەن بأم قوته يعني بأو إمكاناته إدارات عملياتي بقوة هي أما حقيقته أم هيرشي بأم رنجة أكتا إستا يعني تقريبا تواني بلا إستا 7 كيلومتر يا 8 كيلومتر ماي لأطراف شارع حماية لدروازي حماية بدواء حماش بقرن خطركي أو بوا إستا سوري بردوام تعزيزات عسكرية نيرينا چونكو أجر حما بيقرن خطري الورا حما بيقرا حمصة ئەگەر تو گەشت حمص نێزیکی پایتەختە بە دیمەشق خەتەری گەورەترجی لێرە هەیە حەما ئەگەر داخلی حەما ببن ئەکەون ناوچەیەن مەسیحی لوێن عەلەوی شیعە لوێن یعنی ئەو کات کۆمکوژیکی بتەواوی بۆ شیعە و بۆ عەلەوی لەو مەنتیقەکە بۆ وا هێزی سووری یعنی توانم بڵێم هەر هێزێکی عەسکەری گەورە نێرینە چەکی زۆر ئێرانی نێرێت و هم يعني هەمویان هاوکارە بن بۆ ئێستا بۆچی من بەر ئێستا بۆ تووتی یعنی جاران مەدوتی سووریا شەڕێکی تائفی ناو سووریا دروسە مەزهەبی دروسە بە ئێستا توانێت بڵێ ئەگەر وا بڕوە و ئەم جوڵاندنی ئەم حرەکە ئەو ڕەنگە بیبە یعنی تصوري من نقشاك وادروسة بك كأنه إذا أبى شرك مذهبي لسر آستك فراوانة سوريا تجاوزك أو كات سوريا درأتش يعني أبى شرك سر أساسي مذهبي نرجع شوي لسر آسي ولاتانيش لسر آسي ولاتاني يعني امتداد الشيعة لكهنة أبى شرك شيعة لقل إسلامي سياسي راديكالي زۆر سوپاس بۆ بەڕێزکە کۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان دوومان کردی زۆر سپاس بەخێر بێ زۆر سپاس وەڵە بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ